ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی دووشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ ماڵاوایی لە ژیانی زیندانیەکی سیاسی و تێکۆشەرێکی کۆمەڵە لە ئاوایی ئەوێ هەنگ بەیاننامەی ئەنجومەنی فەرهەنگیانی هەرسین دژ بە سەرکوتی معلیمان و چالاکانی سنفی پشتیوانی ژنانی چالاکوانی سنە لە وریشە مرادی و پەخشان عەزیزی سەپاندنی حوکمی سێدارە و زیندان بەسەر سێ دەست بەسەرکراوی شۆڕشی ژینا لە ورمێ خۆپێشاندانی مامۆستایانی باشووری کوردستان بەرەو هەولێر و خۆپێشاندانی خەڵکی باکووری کوردستان لە بەرخۆدانی ڕۆژاوە ماڵاوایی لە ژیانی زیندانیەکی سیاسی و تێکۆشەرێکی کۆمەڵە لە ئاوایی ئەوێ هەنگ دوێنێ یەکشەممە 21 ڕێبەندان هاوڕێ ئەحمەد فیروزی خەڵکی ئاوایی ئەوێ هەنگ زیندانی سیاسی دەی شەست و تێکۆشەر و دڵسۆزی کۆمەڵە بەهۆی نەخۆشی دڵ و لە کاتی نەشتەرگەری لە نەخۆشخانەی تەوحیدی شاریسنا بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد هاوڕێ ئەحمەد کرێکارێکی زەحمەتکێش و وشیار و هەڵسوڕاوێکی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بوو کە لە ساڵی 1366 هێتاوی هەر بەو هۆکارە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی دەست بەسەر دەکرێت و ماوەی 2 ساڵ و 6 مانگ لە زیندان ڕادەگیرێت لە ماوەی زیندانی بوونی داوێ ڕایشکەنجەوازاری زۆری لەلایەن کاربەدەستانی دارەی ئیتڵاعاتی ڕژیم بەڵام هیچ کات تەسلیم نەبوو و نەیتوانی ببورن و نەیانتوانی ورە و ئیرادەی بۆ خەبات لە پێناو ئامانجە بەرزەکانی بڕۆخێنن و تا دواساتەکانی ژیانی وەفادار بە ڕێگا و باوەڕەکانی مایەوە و هەرەوەش کاک ئەحمەدی کردبووە خۆشەویست و جێگای متمانەی خەڵکی ناوچەی ژاوەرە و کەڵاتەرزان و بەتایبەت ئاوایی ئەوێ هەنگ زۆر بەداخەوە هاوڕێ ئەحمەد لە تەمەنی 55 ساڵیدا و بەهۆی نەخۆشی دڵ لە کاتی نەشتەرگەری لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری سنە بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد و درێژەی خەبات تا گەیشتن باواتەکانی بۆ هاوڕێیانی بەجێهێشت تەرمی کاک ئەحمەدی خۆشەویست ڕۆژی یەکشەممە لە ئاوایی ئەوێ هەنگ لە ناوخەم و پەژارەی زۆری خەڵکی ناوچەکە و بەتایبەت هاوڕێیان و بنەماڵەکەی ئەسپەردەکرا ئێمە لەلایەن هاوڕێیانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران پڕبەدڵ پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی خەڵکی ژاوەرە و کەڵاتەرزان و ئاوایی ئەوێ هەنگ و بەتایبەت هاوڕێیان و بنەماڵەی عەزیزی هاوڕێ ئەحمەد دەکەین و بەڵێن دووپات دەکەینەوە کە تا دوا هەناسە درێژە پێدەری ڕێبازی پڕ لە شانازی کاک ئەحمەد و هەموو گیان بەختکردوانمان بی بەیاننامەی ئەنجومەنی فەرهەنگیانی هەرسین دژ بە سەرکوتی معلیمان و چالاکانی سنفی ڕۆژی یەکشەممە 21 ڕەبەندان 1403 هەتاوی ئەنجومەنی فەرهەنگیانی هەرسین لە بەیاننامەیەکدا سەرکوتی معلیمان و چالاکانی سنفی و هەروەها دۆخی خراپی پەروەردەیی لە قوتابخانە و زانکۆکانیان بە توندی شەرمەزار کرد لەو بەیاننامەکەیاندا ئاماژەیان بە بوونی جیاوازی لە نێوان ناوەندی حکوومەتی کۆماری ئیسلامی و ناوچە پەراوێزخراوەکان دوورکەوتنەوەی منداڵان لە پەروەردە بەهۆی هەژاری سەپاندنی پەروەردەی ئایدۆلۆژیکی ناکارامە بەسەر قوتابیان و خوێندکاران خراپی دۆخی معیشەتی معلیمان بێهیوایی قوتابیان بە بۆنەی بڵاوبوونەوەی هەژاری و هەروەها سەرکوتی ڕێکخراوە سنفیەکان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کراوە لە درێژەی بەیاننامەکەدا بابەتی سەرکوتی معلیمان و چالاکانی سنفی و سەپاندنی سزای قورس بەسەر ئەواندا بە توندی شەرمەزار کراوە پشتیوانی ژنانی چالاکوانی سنە لە وریشە مرادی و پەخشان عەزیزی شەوی شەممە 20 ڕێبەندان ژنانی چالاکوانی شاری سنە بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشت خوازیاری هەڵوەشاندنەوەی حوکمی سێدارەیە و دوو چالاکە سیاسیە بوون بەپێی راپۆرتەکان ژنانی چالاکوانی سنە بە نووسینی ناوی ئەو دووبەندکراوە لەسەر دیوار و شەقامی شاری سنە ناڕەزایەتی خۆیان دژ بە سەپاندنی حوکمی سێدارە بەسەر پەخشان عەزیزی بوو وریشە مرادی دەربڕیوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی حوکمی سێدارەیە و دوو چالاکوانە سیاسیە و هەروەها کۆتایی هێنان بە سەرکوت و لە سێدارەدرانی ئازادی خوازان بوون سەپاندنی حوکمی سێدارە و زیندان بەسەر سێ دەست بەسەرکراوی شۆڕشی ژینا لە ورمێ بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەسەر یەکێک لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژن ئازادیدا حوکمی سێدارە سەپێنراوە و هەروەها دوو کەسی دیکەش سەرجەم بە 15 ساڵ و 10 ڕۆژ زیندان مەحکوم کراوە
بە پێو راپۆرتە بەندکراوێک بە ناوی پژمان سوڵتانی تەمەن 32 ساڵ بە تۆمەتی کوشتنی بان قەستی بەکرێگیراوێکی ڕۆژیم حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە. هەروەها دوو بەندکراوی دیکە بە ناوەکانی ڕزگار بەیگزادە بابامیری تەمەن 47 ساڵ و عەلی قاسمی تەمەن 28 ساڵ بە تۆمەتی هاوکاری لە کوشتنی بان قەست هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و قاچاقی ستارلینگ بۆ ئێران سەرجەم حکمی 15 ساڵ و 10 ڕۆژ زیندانیان بەسەردا سەپێنراوە. ئەو کات یەکێک لە بەندکراوانی هەمان دۆسیە بە ناوی کاوە ساڵەحی کە بە تۆمەتی کوشتنی بان قەست دەست بەسەرکرا بوو بێتاوان ناسرا و ئازاد کرا. خراپی دۆخی تەندروستی و ناڕوونی چارەنووسی ئەمجاد گەریاخیز لە زیندانی سنە. سەرەڕای تێپەڕبوونی 18 ڕۆژ بەسەر دەست بەسەرکردنی ئەمجاد گەریاخیز چالاکی کرێکاری وەندامی کەمپینی نابۆ لە سێدارەدان لەلایەن هێزانیەکانەوە هێشتا چارەنووسی نادیارە. ناوبراو ڕۆژی چوارشەممە سێ ڕێبەندانی 1403 هەتاوی لەلایەن هێزەکانی دارایی دڵاتی سنەوە بە بۆنەی بەشداری لە مانگرتنی گشتی لە کوردستان دەست بەسەر کرا و بۆ شوێنێکی نادیار ڕایگوێزرا. ئەو چالاکە کرێکاریە لە دەستڕاگەشتنی بە پارێزەر پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکەی و دەرمان بێبەش کراوە و هێشتا زانیاریەک سەبارەت بە شوێنی ڕاگرتنی لە بەردەستدا نییە. بە وتەی سەرچاواگەدارەکان ناوبراو تووشی چەند جۆرە نەخۆشی بووە و پێویستی خێرای بە دەرمان هەیە، بەڵام لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە تەنانەت لە سەرەتای ترین دەرمانەکانیش بێبەش کراوە. گواستنەوەی ئیبراهیم محەممەدی بۆ ژووری تاکە کەچی. ڕۆژی شەممە 20 ڕێبەندان ئیبراهیم محەممەدی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ناوەندی سنە کە بۆ ماوەی زۆرتر لە 9 ڕۆژەمانی لە خواردن گرتووە بۆ ژووری تاکە کەسی ڕاگەزرا. ناوبراو ڕێکەوتی 20 ڕێبەندانی ساڵی 1402 هەتاوی لەلایەن لقیەکی دادگای انقلابی شاری سنەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە نیزام حکمی 12 مانگ زیندانی بەسەردا سەپێنراوە بۆ تێپەڕکردنی ماوەی بەندکرانی ڕۆژی 28 سەرماوەز دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی ناوەندی سنەکرا. ئەو چالاکوانە سیاسیە بە داوای لێبردنەوە دژ بە حکمی زیندانێک کە بەسەریدا سەپێنراوە ڕۆژی 12 ڕێبەندانمانی لە خواردن گرتووە و بەرپرسانی بەندیخانەکە بۆ شکاندنی مانگرتنەکەی ئازاریانداوە و ڕەوانەی ژووری تاکە کەسیان کردووە. خۆ پێشاندانی مامۆستایانی باشووری کوردستان بەرەو هەولێر. ڕۆژی یەکشەممە 21 ڕێبەندان مامۆستایانی ناڕازی پارێزگای سلێمانی دش بە وەدینەهاتنی داخوازیەکانیان و خراپی دۆخی مەعیشەت و ژیانیان بەرەو پارێزگای هەولێر بەڕێکەوتون. مامۆستایانی ناڕازی لە پارێزگای سلێمانی کە بۆ ماوەی زۆرتر لە 12 ڕۆژەمانیان گرتووە بۆ وەدیهێنانی داخوازیەکانیان و هەروەها ناڕازایەتی نیشاندان دش بە نەدانی حەقدەستە دواخراوەکانیان بەرەو پارێزگای هەولێر بەڕێکەوتن کە خۆپێشاندەران لەلایەن هێزانیەکانی هەولێرەوە درانە بەردەستڕێژی گول لەو ژمارەی لە خۆپێشاندەران بریندار بوون. پشتیوانی خەڵکی باکووری کوردستان لە بەرخۆدانی ڕۆژاوە. ڕۆژی یەکشەممە 21 ڕێبەندانی 1403 هەتاوی بەدەیان 1000 کەس ڕژانە سەر شەقامەکانی شاری ئامەد و پشتیوانی خۆیان لە بەرخۆدانی خەڵکی ڕۆژاوای کوردستان کرد. بەشداربوونی ئەو ڕێپێوانە خوازیاری وەدیهێنانی ئاشتیەکی سەقامگیر لە ناوچەکەەوە بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان بوون، هەروەها بە بەدەستەوەگرتنی پلاگارد و وتنەوەی درۆژ مێرشی ئەرتەشی تورکیا و بەکرێگیراوەکانی بۆ سەر ڕۆژاوای کوردستانیان لەلایەن بەشداربووانەوە بە توندی شەرمەزار کرد. لە بەردەوامی ڕێپێوانەکەدا ناڕەزایان خوازیاری دەستێوەردانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە بارودۆخی ڕۆژاوای کوردستان بوون و داوایان لە هەموو ئازادی خوازان کرد لە ئاستێرشەکانی دەوڵەتی تورکیا و بەکرێگیراوانی بۆ سەر ڕۆژاوای کوردستان و کوشتنی خەڵکی ناوچەکەدا بێدەنگ نەمێنن. کۆبوونەوەی ناڕەزایی خانە نشینکراوانی تامینی نیشتیماعی لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 21 ڕێبەندان خانە نشینکراوانی تامینی نیشتیماعی لە چەند شاری ئێران دژ بە خراپی دۆخی مەعیشەت و ژیانیان کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی. خانە نشینکراوان لە تاران، شوش و حەوتەپە خوازیاری پێدانی حقوق بە پێی هێڵی هەژاری، بەڕێوەبردنی یاسای هاوسانسازی حقوق، بەکردەوە دەرێنانی مادەی 96 یاسای تامینی نیشتیماعی، چارەسەرکردنی کێشەکانی بیمەی تەکمیلی، پێدانی پاداشی کۆتایی ساڵ و هەروەها لە بەرچاوگرتنی پێشینەی کارە سەخت و زیانبارەکان بوون. جێگەی ئاماژەیە کە داود زوبەیحی چالاکی کرێکاری و یەکێک لە خانە نشینکراوانی تاران لە کاتی چوونی بۆ کۆبوونەوەکە لەلایەن هێزەکانی ئیدارەی تڵاعاتەوە دەست بەسەر و بۆ بەندیخانەی
ئێڤین ڕاگوێزراوە. کۆبوونەوەی ناڕەزایی خانەنشینکراوانی فولاد لە ئیسفەهان. ڕۆژی یەکشەممە 21 ڕێبەندان خانەنشینکراوانی فولادی معدەن لە ئیسفەهان دەست بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. خانەنشینکراوانی ناڕازی بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی درۆشت خوازیاری زیادکردنی هەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، هاوسازی هەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی، گەڕانەوەی سربەخۆی بۆ سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی فولاد و هەروەها هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە دەست بەسەرکردنی 10 شارۆمەندی بەلوچ لە شارستانی هیرمەند. ڕۆژی شەممە 20 ڕێبەندانی 1403 هەتاوی 10 شارۆمەندی بەلوچ لە سنووری میلەکسەر بە شارستانی هیرمەند لەلایەن هێزانامنیەکانەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 10 شارۆمەندی بەلوچ بە ناوەکانی ئارەش ناڕۆیی تەمەن 22 ساڵ، ئاریا ناڕۆیی تەمەن 19 ساڵ، ئەشکان ناڕۆیی تەمەن 19 ساڵ، بەهمە نابیل تەمەن 44 ساڵ، مێهران ناڕۆیی تەمەن 22 ساڵ، باست بەراهووی تەمەن 20 ساڵ، خالق ساسوولی تەمەن 43 ساڵ و کادر ناڕۆیی تەمەن 43 ساڵ لەلایەن هێزانامنیەکانی ئیدارەی تڵاعاتی شارستانی هیرمەندەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کراون. جێگای ئاماژەیە کە سەر ڕای بە دوواداچوونەوەی بنەماڵەی دەست بەسەرکراوان لەسەر دۆخی ڕۆڵەکانیان هێشتا چارەنووسیان دیار نییە و هێزانامنیەکان وەڵام دەرەوەی بنەماڵەکانیان نین. بینەرانی خۆشەویست، گەشتیاوەڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.